عزیزانی ئەمە لە شوێنەکەن سڵاتان لێبێ و کاتتان باش بێت زۆر شادمانین کە ئەمڕۆ دەرفەت هەیە بە ئێوەی خۆشەویست شادەبینەوە هیوادارین هەموو لایەکتان تەندروستێکی زۆر باش دەروونێکی زۆر ئارامتان هەبێ ئەمڕۆ دەستپێکی هەفتەیەکی زۆر باش بێت بۆ ئێوە ئەم هەفتەیە پلانێکی چڕۆپڕدانێن بۆی کە بتوانن ئەو کاتانەی کە کاتی زیە و کاتی بەتاڵتان هەیە بە بابەتە بە سوودەکانەوە بەسەری بەرن ئەگەر دەرفەتیشتان هەبێ بتوانن ڕۆژانە لە ماوەی نزیکەی ئەم دوو کاتژمێرەیە بینەری کۆبڕگە و بابەتەکانی ڕۆژێکی نوێ بن دڵنیا بن ئەتوانن باگراوندی زانیاریەکانی خۆتان لە ڕێگەی میوانەکانی پرۆگرامەوە زیاد بکەن ئەمڕۆ من لەگەڵ تاوی هاوکارانم و هاوکارم ڕەوەند بڕگە و بابەتەکانی ئەمڕۆتان پێشکەشەکەین ڕەوەندیان بەیانی باش لانیجان سڵاو لێبێ من زۆر باشم هیوادارم چۆن بەڕێکرد هەینی بوو من زۆر هەینی زۆر تایبەتە لای من حەزم زۆر لە ڕۆژانی هێنی ترا لەگەڵ خێزانەکە دانیشیت و خانمان سەرقاڵی ما پاکردنەوە و چێژ لێنان و بابەتانن ڕۆژێکی زۆر تایبەت و خۆشە هەین سەرکەوتوبیت و هەمیشە خۆشی لەگەڵ خێزانەکە تا سڵاوتان نەبێ ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش ئازیزان و خۆشەویستانی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ خۆمان زۆر بە خۆشحاڵە زانین کە ئەم بەیانیەش لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویستە بین و پرۆگرامتان پێشکەشەکەین کۆمەڵێک تەوەر و بڕگە و بابەتی باشمان بۆ ئامادە کردوون هیوادارین ئێوەش بینەری پرۆگرامەکە بن و تا کۆتایی لەگەڵمان بمێنەوە هیوادارین ئەو پرسیارانی کە لای ئێوە دروستە بێت بتوانین ئێمە ئاراستی میوانەکانمانی بکەین وەڵامی گونجاو بۆ پرسیارەکانی ئێوە وەربگرین بچینە تەوەری یەکەممان لە تەوەری یەکەممانە باز لە کارمەندی سەرکەوتووەکەین باز لە پێوەر و بنەماکانی کارمەندی سەرکەوتووەکەین بەڕاستی بەچی ئەوترێ ئەم کارمەندێکی سەرکەوتووە خاڵەکان یان بنەماکان ئەو بنەمایانە چین کە پێویستە یان پێوەرەکان چین کە پێویستە لە کارمەندێکە هابێت تا پێی بوترێ بەڕاستی ئەم کارمەندێکی سەرکەوتووە شوێنی کار ژینگەی کار بەڕێوەبەری کارەکە خاوەنی کارەکە تا چەند کاریگەری لەسەر ئەوە هەیە کە بە کەسێک یا بە کارمەندێک بوترێت بەڕاستی ئەم کارمەندێکی سەرکەوتووە ڕاستە دەستە خۆش بەڕەوەند ڕەنگە زۆر کات هەریەک لە ئێمە ئەگەر خۆشەویستی و حەزێکمان هەبێت بۆ ئەو کاری کە ئەیکین ڕەنگە ئەمە بێتەوە کارێک بۆ ئەوەی کە ئێمە سەرکەوتوو بین لە ئەو کاری کە ئەنجامین و کە ئەیکین کەواتە ئەوەژەکەین بە پرسیارێک بابزانین خۆشەویستی بۆ کار حەز بۆ کار ئەمە تا چەند هۆکارە بۆ سەرکەوتنی ئەو کەسە چونکە ڕەنگە زۆر کەسە حەز بە کارەکە نەکات خولەی ئەو ئیشە نەبێت ڕەوەند دوای ماوەیەکیش ئەگەرچی سەرکەوتوش نەبێت بەڵام هەر لەبەر ژێوی ژیانی خۆی بەردەوامی بە کارەکە بات کەواتە ئەمان و کۆمەڵک بابەت لەم تەوەرەیە باسەکەین میوانداری زۆر بەڕێز دکتۆر شوان ئاکۆی مامۆستای زانکۆ هەروەها دکتۆرا لە بەڕێوەبردننی سەرچاوە مرۆییەکان ئاکەین گفتوگوی لەگەڵاکەین لەسەر ئەو تەوەرەی کە ئێمە باسمان لێ کرد کە باز لە کارمەندی سەرکەوتووەکەین دکتۆر شوان لێرە ئامادەی هەیە و فەرموو دکتۆر جام بەخێر بێت زۆر بەخێر بێت سەرچاوم بەخێر هاتیت دکتۆر جام بەخێر بێت بەخێر بێت سڵاو لێبێ دکتۆر بەڕێستان دکتۆراتان هەیە لە سەرچاوە مرۆییەکانە مامۆستای زانکۆشن باشە ئێوە زۆر قاڵ بوونەتەوە لە کارەکەی خۆتانە ئێوە بە چیڵن کارمەندی سەرکەوتوو سەرەتا بەیانی ئێوە بەیانی بینەرانی کورسات باش دیارە بابەتەی کاڵتان بژاردۆ بابەتێکی زۆر باشە بەو پێی کە لە جیهاندا بەگشتی و لە کوردستان بە هەمان شێوە کارمەندان یان ڕێژەی بێکاری بەرز بۆتەوە ئەمە ژوای کردووە کە کارمەند ئاسان نەبێت بە باشی بتوانێت ئەو پێناسەیە وەربگرێت کە پێی بوتە کارمەندی باش لە بەرەوەی منافەسەکە زۆر بووە بۆ جوابی پرسیارەکەت مەگەر پێوەرێک باس بکەین پێوەرێک بۆ کارمەندی باش دیارە پێوەرەکان زۆرن بەڵام پێوەرە گرنگەکان پێویستە ئەو کەسێک بێت کە بتوانین پشتی پێ ببەستین بەو مانای کە کاتێک کارێکی پێدەستپێنرێ ئەو کەسە وەکو خۆی و لە کاتی خۆی بۆ شێوازە جێبەجێ بکات وارووا کەسێک بێت کە بتوانێت خۆی بگونجێنێ لەگەڵ شوێنی کارەکە و دوجار هەموو ئەو کارامایی و لێهاتوویانەی کە بە ئینگلیزی پێ دەوترێ soft skills and hard skills ئەوانەی هەبێت بۆی بتوانێت لەگەڵ ڕۆڵەکەیدا لەگەڵ ئیشەکەیدا گونجاو بێ سەبارەت بە بنەماکانی کارمەندی باش پێویستە ئەو کەسێک بێ کە هەدەفە شەخصیەکانی لەگەڵ هەدەفی سەرەکی کۆمپانیاکەی یان دامەزراوەکەی یەک خست بێ واتە بە هەمان ئاراسی کۆمپانیاکە ئیش بکات زۆر باشە کاتە دکتۆر باسی ئەومان بۆ بکە کەسێک کە تازە ئەچێتە ژینگەی کارەوە تازە کارێکی دەست ئەکەوێت چۆن و بەچی شێوازێک
بتوانێت ببێت بە کارمەندێکی باش و سەرکەوت و بێت بە نمونەی کارمەند لەو ژینگەی کاری کە کاری تیاکات. خۆی پێشەموو شتێک پێویستە ئەو کەسە ئەو کارەی کە بۆی ئامادەکراوە یان تەقدیمی دەکات یان وەرگیراوە لێ ئیشەکە بە باشی بزانێ، شارەزایی ورد و درشتی هەبێ دەربارەی کارەکە، ئەنجا بتوانێت بە بەردەوامی ئیش لەسەر خۆی بکات بۆی بتوانێت خۆی بەرەو پێش ببا لە ئیشەکەی. باشە مەرجار شارەزایی هەبێ لەو کارە ئەزمموی کردبێ پێش ئەگەر کەسێک یەکەم جاری بێت ئەزمون بۆ کەسانێک کە پێیان دەوتێت فرێش گراجوێت ئەوانەی کە تازە تەخەڕوجیان کردووە پێویستە لە خاڵێکەوە دەست پێ بکەن مەدامە ئەو شتانە دەڵێن لە بابەتی ئێچاریان سەرچاومرۆیەکان کەسێک تاوانی چێکە تازە دەرچووەتە خەروجی کرد و ئەزمموی نییە. ئەزمون لەوانەیە بەقەتەوە گرنگ نەبێت. زۆر جار کۆمپانیەکان بەنقەس بە دوای کەسێکدا دەگەڕن کە ئەزمموی کارکردنی زۆر نەبێ بۆی کەلتورێکی خراپی نەخوازرا و لە شوێنەکەەوە نهێنێ بۆ شوێنەکەی تۆ دەیانەوێت هەویرێکیان دەستکەوێ بۆ خۆیان ئەو بابەتەی لێ دروستکەن کە دەیانەوێت. اینجا بەنسبەتەوەی کە کەسێک چۆن بتوانێت خۆی بکا بە کارمەندێکی باشیان کارمەندی باش و خراپ چییە، پێویستە کەسەکە بە بەردەوامی ئیش لەسەر ئەو بابەتە بکە کە بوارەکەی خۆیەتی دەوراتە، خوێندنەوەی زیاترە، خوێندنی زیاترە، هەموو ئەوانە بووی بتوانێت خۆی بەرەو پێش ببا. بەنسبەتەوەی کارمەندی باش و خراپ، دۆناڵد ترامپ قسەیەکی هەیە دایمە دەڵێت کارمەندی خراپ نییە، لەبەرەوەی هەر کاتێک کە بتەوێت دەتوانیت عەقدەکەی کۆتایی پێبێنی بە تایبەتی لە کەرتی تایبەت. کارمەندی زۆر باشیش خراپ نییە، لەبەرەوەی کەسێکە کە تۆ شانازی پێوە دەکەیت و ئیشەکەت بەڕێوە دەبات. بەڵام کارمەندی وەسەط خراپە، کارمەندی وەسەط تۆ نە دەست لێ دەبێتەوە بەڕێکی، لەبەرەوەی هەندێک شتی باشی هەیە و ناوەندەش خراپەکە بینێریتە ماڵەوە، یعنی وەکو چۆن بڵێ بەڵایەکە بۆ کۆمپانیاکە ناتوانانی مامەڵەی لەگەڵ بکەی. باشە ڕازگۆیی تا چۆن گرنگە ئەم کارمەندە ڕازگۆ بێ هەم لەگەڵ خۆی سەرەتا لەگەڵ کارەکەی و لەگەڵ بەڕێوەبەری شوێنی کارەکەی. خۆی ڕازگۆیی لە شوێنی کارکردن بەو کەسە دەگوترێت کە ئەو ئەرکەی کە پێی سپێررا وەکو خۆی بە متمانەوە ئیشی لەسەر بکە. ڕازگۆیەکە کە لە بنەما گرنگەکان کە پێویستە کەسەکە تێدا مەوجود بێ. زایدەن بابەتی کەەوەش دەکەوێتە زەمنی ئێتیکی کارکردنەوە، ڕەوشتی کارکردنەوە کە بڵێن بەشێکە لەوە پێویستە و کەسە ئێتیکێکی بەرزی هەبێ، پێویستە لەو بەها کۆمەڵایەتی و یاسایانە لاەدات کە بۆی دانراوە و دوجار ئیشەکەی خۆی وەکو خۆی جێبەجێ بکات. زۆر باشە دکتۆر، ژینگەی ئەو کاری کە ئەو کارمەندە کاری تیاکە ئەمە تا چەند هاوکارە بۆی کە ئەو کارمەندە لێ هاتووی و توانە و سەرکەوتنەکانی خۆی لەو شوێنی کارەیە وەگەڕ بخات. بەڵێ ژینگەی کارکردن ماوەک پێشێستا بابەتێکم خوێندەوە توێژینەیەکم خوێندە دەڵێت ئەو ژینگەی کە کاری تێدا دەکەی و کەسانی کە کاریان لەگەڵ دەکەی ئەو بەڕێوەبەری کە هەتە بەقەت دکتۆرێکی دەرونی کاریگەری لەسرت هەیە بۆ واتایی کە دەتوانێت کە ڕۆشتە ماڵەوە بە دەرونێکی پاک و جوانەوە بڕێەوە دەشتوانێت ڕۆشتەوە لەگەڵ ماڵ منداڵەکەت بیکەی بەهرە. بۆیە ژینگەی کارکردن ژینگەیەکە کە بە تەکید ئیش لەسەر ئەوە دەکات یان کاریگەری ڕاستەوخۆیە لەسەرەوەی کەسێک بتوانێت خۆی دروست بکات، خۆی ببینێتەوە، خۆی بەرەو پێش بە. من ئەگەر دوو سیناریۆتان پێ بڵم بنمونە تۆ کارمەندێکت هەیە ماوەیە کە ئەدای خراپ بووە، ئەگەر بچیتە ژوورەکەی و پێی بڵێ مەسەڵەن ئەرە تۆ بۆ بەرەو خراپی دەڕۆیت و ئەگەر ئاوها بڕوایمە گەرنتی ناکەین عەقدەکەت بەرەو کوێ دەڕوات. پێت وایە بەرامبەر بە سیناریۆی دووەم کە بچیتە لای و پێی بڵێ ماوەیە کە دەبینم شوکارەکان باش ناڕۆن، تۆ باشی شتێکەیە بتوانم هاوکاریت بکەم. بێگومان ئەو سیناریۆی دووەم وا دەکات کە کەسەکە هەست بە هاوسۆزی و هاوخەمی بکە، ئەوی کە پێی دووترێ ئەمپەتی، بۆی دوجار بە دامەزراوی خۆی بزانێ و بتوانێت خۆی بەرەو پێش بە و بەو شێوەیە دەتوانێت ئەوی کە جەنابەت باست کرد خۆی بدۆزێتەوە و بتوانێت خۆی بەرەو پێش. دەستی خۆش بێت ئەرکی ئەژار و سەرچاومرۆییەکان چییە لێرەیە تا کارمەندێکی سەرکەوتوو بەرهەم بێنێت؟ هەر بەڕاستی بم کارمەندە بۆترێ کارمەندێکی سەرکەوتوو. بەڵێ خۆی سەرچاومرۆییەکان یەکێکە لە گرنگترین یەکەکان یان بەڕێوەبەرەتیەکان لە ناو هەر دامەزراوەیەک بەتایبەتی لە وڵاتە پێشکەوتەکان گرنگێکی زۆری پێدراوە، لەوانەیە لە کوردستان جارێ وەکو خۆی مامەڵەی لەگەڵ نەکرابێ. سەرچاومرۆییەکان پێش ئەوەی کارمەندێک دیاری بکرێت دەوری هەیە هەتا ئەو کاتەی کارمەندەکە دەڕاتە ماڵەوە، کەواتە ماڵەوە مەبەستم کە ئیزن دەدرێت و بێکجاری عەقدەکەی نامێنێ. کەواتە سەرچاومرۆییەکان بەرپرسە لەوەی لێکەم ڕۆژی کارکردنەوە و دەوری هەیە لێکەم ڕۆژی کارکردنەوە بۆ بەرەو پێشبردننی ئەو کارمەندە، هەم لە ڕووی دیاریکردنی خاڵە لاوازەکانی و هەم لە ڕووی دیاریکردنی ڕاهێنان و مەشق و دەورات و خوێندنی زیاتر بۆی ئەو کەسە بتوانێت بەرەو پێش بچێت. زۆر باشە. کاتە دکتۆر شامبۆ من باسکە با بزانین چۆن
بەشی کارگێڕی سەرچاوە مرۆیەکان بە شێوازێکی گشتی کارێکی لەو شێوازە بکەن کە ژینگەی کار لە لای کارمەند خۆشەویست بکەن چونکە ڕەنگە زۆر کارمەند هەبێ موچەکەی باش نەبێ زۆر حەزی لە کارەکەی نەبێ بەڵام ئەبینێ ژینگەی کارەکەی هێندە بەدڵە بۆ نمونە هاوڕێیەتی هەیە گیانی هاوکاری هەیە کۆمەڵێک لایەنی تر هەیە کە لەو ژینگەی کارەیە بەردەستە ڕەنگە ئەمە بوو بێتەوە کارێک بۆ ئەوەی کە نەتوانێت واز لەو شوێنە بێنە کەواتە لێرە ئەرکی HR و کارگێڕی بە شێوازێکی گشتی چییە بۆ خۆشویستکردنی ژینگەی کار لە لای کارمەند؟ بە شێوەیەکی گشتی HR پێویستە ژینگەی کارکردن وا لێ بکە کە کەسەکە کارەکەی پێ لە ماڵەوە خۆشتر بێواتە چۆن ئەبێ ئەو کارە ساعاتەکەی نەکە ئێستا پێ دەڵم لە کوردستانەوەی کە من دیقەتم داوە دەکرێت ڕێی شەخسی خۆم بێ سەرچاوە مرۆییەکانیان HR ئەوەندەی کە خەریکە نازانم وشەی جاسووسی وشەیەکی باشەیان نا بەڵام ئەوەندەی کە خەریکە جاسووسی و شەڕ بۆ خاوەن کار دەکات ئەوەندە ئیش بۆ کارمەند ناکات باشە خۆی خودی HR دکتۆر شامبۆمان باس کە ئەرکەکەی چییە خۆی ئەبێت چ جۆرە کارێک ڕەحمەت لێ ویستمەوە قسەیە بکەم ئیشی سەرچاوە مرۆییەکان ئیشی ئەوەیە دیفاع یان پارێزگاری لە مۆزەفەکان بکە بەرامبەر بە خاوەن کار نەگەوەی کە عکسەکە بکات لە کوردستان ئێستا بە زۆری با هەمویان نەخێنە ناو بازنێەوە بە زۆری ئەو ئیشە دەکەن کە بوون بە چاوی خاوەنکار بەسەر مۆزەفەکانەوە یعنی کاتێک کە بۆ نمونە مۆزەفێک کارمەندێک تاخیر دەبێت لە شوێنی کارەکەی چی تێدا من سەیری لایەنی ئەو بکەم کە لەوانەیە منداڵەکەی درەنگ لە خەوەستا بێ لەوانەیە منداڵێکی نەخۆشی هەبێ لەوانەیە ئەو ڕۆژە پێویستی کرد بە کەسێک با بۆ سەرکار بۆ من بێم بیر لە عقوبە بکەمەوە یەکسەر وای لێ بکەمەوە کەسە سەرەتای ڕۆژەکەی بە سترێس دەست پێ بکە سەرچاوە مرۆییەکان پێویستە وەکو چۆن باوکێک پارێزگاری نەوەکانی یان منداڵەکانی دەکات بەرامبەر بە ئەو شتانەی کە لە دەرەوە ڕوودن ئەو شتە ئەنجام بدا نەک ئەوەی کە عکسەکە بکات و بێ ژیانی لێ قورستر باشە ئەگەر سەرچاوە مرۆییەکان ئەو عکسەی تەطبیق کرد و جێبەجێی کرد ئەو وەختە ژینگەی کار لە لای کارمەند چی لێ بەسەریەت بە تاکید ژینگەکە خۆشتر دەبێت لە بەرەوەی هەست دەکات کە سەپۆرتێکی هەیە تۆ وا هەست بکەیت کە چوویتە شوێنی کار کەسێک لێت لە کەمینە چەندە ناخۆشە چەند ئێوە دەزانن ئەو کەسانی کە سترێسیان هەیە ناتوان نیشەکان بە باشی ئەنجام دەن بۆیە مەرجە کەسی سەرچاوە مرۆییەکان کەسێک بێ کە ئیکیوی بەقوت بێ ئیکیو پێی دەگوترێ زیرەکی عاتفی ئەوەیە کە لە هەست و سۆزی خۆی و بەرامبەر تێدەگات دەتوانێت مامەڵی بکە ئەگەر کەسێک بێت تەنها لەبەرەوە کراوە بە سەرچاوە مرۆییەکان لەبەرەوەی لە زانکۆ یەکەم بووە لەبەرەوەی دەرەجەکانی زۆر بەرزە واتە ئایکیوی بەرزە ئەو کەسە کەسێکی سەرکەوتوو نابێت بە قسەی خۆمان پێویستە کەسێکی عشایار بێت پێویستە کەسێک بێت لە کۆمەڵگە تێبگانە کەسێک بێت زۆر بە زەبط و ڕەبت و ئەوانە بێت HR پێویستە کەسێکی نەرمونیان بێت باشە هەم HR هەم بەڕێوەبەری شوێنی کارەکە پاداشتی هەبێت بۆ کارمەندەکانی تا چەند گرنگە دەست خۆش بێ لە زۆرێک لە دامەزراوەکان بڕوانامە کراوە بە پێوەەر بۆ موچەی ئەو کەسە بۆ پاداشتی ئەو کەسە کە شتێکی هەڵەیە ئەگەر من و تۆ هەردووکمان بە کالی ڕێسمان هەبێت لە بابەتێک بەڵام تۆ دوو بەرامبەری من ئیش بکەیت و موچەکەمان یەکشت بێ بەدڵنیاییەوە هاندان بەرامبەر جەنابەت کەم دەبێت ینی لەوانێت تۆ بڵێ باشە ڕاستەمە هەمان بڕوانامەمان هەیە بەڵام من ئیش لەو زیاتر دەکەم بۆ دەبێت هەمان موچەمان هەبێت بۆیە ئەو پاداشتەی ئەو قەرەبووی جا مادیان معنەویە مادیەکان بریتین لە موچەکەی و ئەو زیادانەی کە پێی دەدرێن معنەویەکان دەستخۆشی و هەتا دوایی پێویستە پێزانین هەبێ بۆ کارمەندانە پێویستە بناسرێنەوە دیاری بکرێن بۆی ببێتە هاندانێک بۆوانی تر و ئەو کەسەش سار نبێتەوە لە کارکردن زۆر چاکە دکتۆر باسێکی ئەومان بۆ بکە بۆ منە کارمەندێک ماوەی چەنەها ساڵە لە شوێنێکا کارەکە دەگەڵ کارمەندێک کە ماوەیەکی کەمە کارەکات بەڕای بەڕێزت HR ئەبێ هەردووکیان بە یەک چاوسێرکە خود نەخێر ئەو کارمەندانی کە ئەزمموی ساڵانێکی زۆرتریان هەیە و ماوەی چەنەها ساڵە لەو شوێنە کارەکەن ئەبێ بە جۆرێکی تر مامەڵە بکە لەم کاتانەیە سەرچاوە مرۆییەکان و کارگێڕی ئەبێت چۆن و بە چ شێوازێک مامەڵە لەگەڵ کەسەکان خۆی ئەنجا هەڵەتێگەیشتنی ئام لێرەدا کاتێک کە کارمەندێک تازە ئەتیمامی کەمتری پێدرێ لە کاتێکدا ئیشی سەرچاوە مرۆییەکان ئەوەیە کارمەندە تازەکە بەخێو بکە گەوری بکە پەروەردەی بکات ئەگەر مەبەستت لە ئاگالێبوون لە ڕووی موچە و لە ڕووی بەرزکردنەوەی شوێوەکەی بێت بەڵێ بە تاکید کۆنەکە لە پێشترە بەڵام هێشتا معنایەوە نییە نوێەکە نەتوانێت خۆی بگەێنێتەوە کارمەندە تازەکە کەواتە ژمارەی ساڵانی ئەزمون بڕیار نادا لەسەرەوەی کێ بچێتە سەرەوە لەو قادرمەیە یان لەو پێیژەی کە دانراوە بۆ
دەسەڵات. دەست خۆش بێت باشە کردنەوەی خول بۆ کارمەندەکان چەند مانگ جارێک یا ئەگە هەر نەبێت ساڵی جارێک تا چەند گرنگە لە هەر شوێنێکا بێت بۆ ئەوی کە توانەکانی ئەم کارمەندانە بەرەو پێش ببرێت. بەڵێ خول سەرەتا بزانین خول بۆچی دەکرێتەوە. خول دوو هۆکاری هەیە، یەکێکیان هۆکارە گشتەکەیەتی، یاسایەک ڕێسایەک شتێکی تازە، ئەچیزەیەکی تازە، قانونێکی تازە، سیستەمێکی تازە هاتۆ خولێک دەکرێتەوە بۆ ڕاهێنان بە کارمەندەکان بکرێت. هەدەفێکی تری کردنەوەی خولیان ئامانجێکی تر ئەوەیە کاتێک کە خاڵێکی ئەوەی کە پێوتە ویک پوینت، نقطەی زۆف یان خاڵی لاوازی کەسێک یان بەشێک دیاری دەکرێت، خولێکی ڕاهێنان دەکرێتەوە بۆ بەهێزکردنی ئەوە. ئەنجا تەبعانەوانە هەردووچان زەروریەتی خۆیان هەیە و پێویستە ئەنجام بدرێن بە شێوازی کورتخایەن و درێژخایەنیش. باشە دکتۆر، ئەم شتانەی کە ئێمە باسیەکەین هەر بەڕاستی لەناو بازاڕی هەرێمی کوردستانە ئەم شتانە جێبەجێکرێ؟ وەڵا خۆم دەتوانم بیکەمەوە پرسیار بۆ تۆ بەڵام جواب دەدەمەوە. بەداخەوە زۆرێک لە کۆمپانیاکان، زۆرێک لە بزنسمانەکان، زۆرێک لەو کەسانەی کە ئیشان بەدەستە ئەنجا چ باڵێن بەڕێوبەرەکە بۆ خۆی خاوەن کارەیان کەسێکی ترە لەو پۆستەدانراوە، ئەوەندەی بیر لە بەرزکردنەوەی ژمارەکان دەکەنەوە، بیر لە منافەسە دەکەنەوە، ئەوەندەی منافەسە و پێشکەوتن وا دەبینن کە تۆ ئەرقامەکانت بەرز بێ، ئەوەندە بیر لە پەروەردەکردنی ئەو کارمەندانە ناکەنەوە، پەروەردەکردن لە ڕووی پیشەیەوە مەبەستم، ئەوەندە بیر لەوە ناکەنەوە. من پێم وایە لە ئێستای بازاری کوردستاندا ئینسان زیاتر کەمتر برەوی پێدراوەکەوەی کە بیر لە پارە بکرێت. پێوانە لە ئێستا بەتایبەت لە هەرێمی کوردستانە ئەوەندەی بیر لە موچەی کارمەندەکە ئاکرێتەوە، ئەوەندە بیر لە توانای کارمەندەکە ناکرێتەوە. ڕێگوایە، هاوڕام لەگەڵت. باشە دکتۆر، چەندە گرنگە بۆ نمونە من کاچمە شوێنێکی کاری تازەوە ئەبینم کارمەندێکی لێ زۆر سەرکەوت و زۆر لێ هاتووە، بۆ نمونە چواردەوە زۆر لێ ڕازین، چەندە گرنگە من بتوانم سوود لە ئەزمموی ئەو کارمەندە وەرگرم، ئەمانە تا چەند بێتەوە کارێک بۆ ئەو بەرەو پێشبردننی من لەو کارەیە. خۆی ئەوە لە بمبورە من خوێنمە ئینگلیزی بۆ زۆر جاوشە ئینگلیزی بەکاردێن بە ئینگلیزی پێوتە ڕۆڵ مۆدل، یعنی ئەو کەسەی کە تۆ دەکەی بە مۆدەڵی خۆت یان بە مۆدلی خۆتەوەی کە بە کوردی دەوترێ. شتێکی زۆر گرنگە، بەڵام تۆ گەر ئەزمونێکی کەمتەیە چۆن دەزانی ئەو کەسە سەرکەوتووە، تەنها لەبەرەوە سەرکەوتووە کە خەڵک پێی دەڵێن سەرکەوتووە یان بەڕاستی وای دەبینی کە سەرکەوتووە. گرنگە کەسێک کە بێ ڕۆڵ مۆدەڵێکە بێ لە ژیانەدا، شەر نییە لەناو خۆی کۆمپانیاکەی تۆدا بێ، لەوانەیە ئەسڵان کەسێکی ئەجنەبی بێ، لەوانەیە کەسێک بێت تۆ لە تەلەڤیزیۆن بینی بێت، لەوانەیە کەسێک بێ لە کۆمپانیاکی تریش بکە. گرنگە کەسێک کە بێ کە تۆکو پێشڕەوی خۆت ببینی و سەیری کەیت و زۆر جا گۆڕانکاریش لە شتەکانی دابکەی بووی سەرکەوتو بین. باشە، ئەمە کەسێک وەکو پێشڕەوی خۆت ببینی ئەی لاساییکردنەوە یان با بە شێوەیەکی تر ناوی بێنین پێشبڕکێ لە بینی دوو کارمەندە، ئەمە تا چەند گرنگە ئەگەر دوو کارمەندبوونی هەبێت بۆ مناڵ دەم دەستگایە پێشبڕکێک لە بینی هەردووکیانە هەبێت، ئەمە تا چەند گرنگە بۆ بەرەو پێشبردنی توانەکانی خۆیان هەم بۆ ئەنجامێکی باش بۆ شوێنەکە. خۆی ئەگەر پێشبڕکێ نەبێ پێشکەوتن نابێت، بەڵام بنەماکانی ئەو پێشبڕکێیە بنەمایەکی شەریفانە بێت، بنەمایەک بێت کە لەسەر شکاندنی بەرامبەر نەبێت، زەرورە. کاتێک ئێمە دەتوانین بڵێن پێشبڕکێیەکی سەرکەوتووە کە لە پێناوی بەرزکردنەوەی ئەدای دامەزراوەکە بێت، نەک لە پێناوی بردنە پێشەوەی دکتۆر شوان بێ یان کەسێکی تر بێت. باشە دکتۆر، حەز بۆ کار، خۆشەویستی بۆ ئەو کار و پسپۆڕی کە خۆت بتەوێت کاری تیا بکەی، ئێمە تا چەنە بێتەوە کارێک بۆ سەرکەوتنی تۆ لەو کارەیە؟ ستیڤ جۆبسی ڕەحمەتی ئەوەی ئەپڵ کە ئێستا لە ژیاندانەماوە کاتی خۆی دەیوت ئەو کارە بکە کە خۆشت دەوێت. بۆیە خۆشەویستی 100% دەبێتە هۆی سەرکەوتنی کارەکە. دەگەر تۆ خۆشەویستیت نەبێ بۆ کارەکەت، ئەو کارە نابێ بە پیشەی تۆ. ئێمە دەزانین فەرقەیە لە بینی کار و پیشە. کار ئەوەیە کە تۆ لە نائیلاجی و لە زەروریەت دەیکەی لە پێناوی ئەوەی کە موچەیەکت هەبێ. پیشە ئەوەیە کە تۆ دەتوێت بیکەی بەڕێوەی ژیان تو لەگەڵی بڕۆی. بۆ نمونە پیشەی من لەوانەیە مامۆستایەتی بێ، بەڕێستان میدیاکارن. بۆیە زەرورە و کەسە خۆشەویستی هەبێ و پاشنێت بێ، ینی هەست و سۆزی هەبێ بەرامبەر بە ئیشەکەی، چونکە گەروانە بیت ئەگەر تەنها لاساییکردنەوە بێت ئەوە ڕۆژێک لە ڕۆژان لێت ئاشکرا دەبێ ئەو بابەتە، ینی دەیتەوە سەر شتە ئەسڵیەکە. بۆیە زەرورە بەڵێ هەبێت. باشە، گۆڕانکاری لە کارە مەبەستم شوێنی کارەکە نییە، بۆ هەر لە کارەکەی خۆتە گۆڕانکاری بکەیت، ئەمڕۆ جیاوازتر بێ لە دوێنێ. ئەمە تا چەند گرنگە بۆ ئەوی کە خۆشەویستیت هەبێ بۆ کارەکەت. بەڵێ، خۆی گۆڕانکاریەکان دوو جۆرن، ئەوانن کە بمبورە منشت زۆر وردەکەمەوە لەبەرەوەی اختصاسی منە بابەتە. کۆمەڵێک گۆڕانکاری هەیە کە بەدەستی تۆ نییە، دەرەچیت
ئەوانەی کە ڕوو دەدەن کۆمەڵیشان هەم بەدەستۆن ئەوەی کە جەنابەت باسی دەکەی گۆڕانکاریانە ئەوانن کە بۆ خۆت بڕیار دەدەی هەم لە شێوازی هەڵسو کەوتت هەم لەوانەیە لە جلوبەرگتدا من یەکێک لە ڕەفیقەکانم لە دوای سەری ساڵەوە ستایلی ڕیشی گۆڕی بوو تم ئەوەنەیە کە تازە دی گۆڕێ هەز دەکەی شتێکی تازەتی گۆڕانکاریە ساڵی 2025 با گۆڕانکاری بکەین ئەگەر باسی ئەدای کارکردن و ئەو ڕۆد لە سبەی گۆڕانکاریش گرنگە بەڵە طبعاً بۆ ئینسان هەرخۆشە ئەو ڕێ لە دوێنە نەچێت ئەگەر مەبەستت لە ئەدای کارکردن و شوێنی کارکردن و شێوازی کارکردنت بێت تەنها کاتێک دەتوانیت تۆ شێوازی کارکردن بگۆڕی کە شتێکی تازە دۆزی بێتەوە وەتە دوجار هەمومان دێنەوە سەر ئەوەی کە پێویستە ئەو کەسە بە دوای شتێکی تازەدا بگەڕێت لە بەرەو پێش چووندا بێ ئیش لەسەر خۆی بکە ئەنجا دەتوانێت گۆڕانکاری چۆن مەبەست لەوە چێ ئیش لەسەر خۆی بکات دکتۆر چۆن کەسەکە بتوانێت ئیش لەسەر توانە و لێهاتووەکانی خۆڵکە بۆی بەرەو پێش بچێ لە کارەکە من ڕەفیقم هەیە لە 2014 و 15 پێوتم وڵایی بەتەمام ئینگلیزیەکەم باش بکەم لەبەر ئیشەکەم دەخوازێ دوێنێ پێرە بینی و هێشتا هەر هەمان پرسیاریە ئەرێکی بکەم فیلم بڵێ یان بسمە ئاتەمان زۆرنەوە سەلانێ جوان لەبێ بخوا نزانن چێن یاد هەرم لێرەش لێ نەبێ پێویستە ئەو کەسە بەڕاستی ئەوەی کە حەزی لێ و ئەوەشی کە دەیکا یەکشت بێ ئێستا من لەوانێ حەزم لێ بێ شتێکم هەبێ بەڵام ئایا هەوڵی بۆ دەدەم بۆیە گرنگە هەوڵ بۆ ئەو شتە بدات و چۆنیەتەکەی ئەوەیە کە ئیشی لەسەر بکات دەستە خۆش بێت ئەگەر شتێکت مابێت لە کۆتاییە سەبارەت بە کارمەندی سەرکەوت و سەبارەت بە شوێنی کار سەبارەت بە HR و بەڕێوەبەری شوێنی کارەکە شتێک دەوێت ئیزافەی کێت سەر وەڵا وەکو ئامۆژگاریەکی خوشک و برایانە بۆ کەسانی کە ئیش دەکەن لە شوێنی کارکردن ئەوەی کە من دیقەتم داوە لە ماوەی کارکردنم لە ناو کەلتوری ئیشکردن لە کوردستاندا کاتێک من دەمێت کۆمنتێک فیدباکێک لەسەر ئیشی جەنابەت بدەم من وەکو کەسێک کە ئەو ئەزمونەم هەیە و لەگەڵ خەڵکی بیانی ئیشم کردو چاوەڕێ دەکەم تاوان دوو بە دوو نەک لە بەرچاوی خەڵک چاوەڕێ دەکەم سوپاسم کەیت و بڵێ بەسەر چاو ئیشی لەسەر دەکەم لە بەرەوەی ئەوە دەبێتە هۆی بەرەو پێش بردننی ئیشەکەی من بەڵام بەعکسەوە لە زۆرێک لە کارمەندان دەیبینیت کە ئەو سیفاتی کە پێوتە دیفەنسیڤ واتە دیفاع لە خۆیان دەکەن لەبری ئەوەی کە پێت بڵێ باشە من ئیش لەسەر ئەوە دەکەم و بەرەو پێشی دەبم دێت بەڕیر بۆ شتە دەهێنێتەوە دێت دەرگای تر دەکاتەوە ینی لەبری ئەوەی خۆی چاکات لەبیرت دەباتەوە کۆ تۆ ئەسڵەن پێد و تۆ چی بکات بۆیە وەکو دوا قسەی من نەگەرەوە پرسیارێکتان نەمابێ ئەگەر کەسێک تەمان کۆمنتدان نابێت لە بەرچاوی خەڵک بێت چونکەوە دەبێت بەشکاندنی کەسەکە دەبێت دوو بە دوو بێت ئەگەر کەسێک کۆمنتی لەسەر ئیشەکەت داوەکو کارمەند پێویستە بە وردی گوێی بۆ بگری و ئیشی لەسەر بکەی بۆی لەبەرەوەی ئەوە دەبێتە هۆی بەرەو پێشچوونی تۆ دەستە خۆش بێت سپاس بۆ تۆ پرسیار زۆر ماوە گفتوگۆ زۆر هەڵەگرێت بەڵام کاتی بەرنامەکەمان ئەوەندە ئەخوازێت سپاس بۆ ئامادە بۆنێت